فستیڤاڵی گوڵ لە شاری کەرکووکی خۆشەویست بەڕێوەچێ و ئێمەش ئەمڕۆ ڕاستەوخۆ لە ڕێگەی میوانێکی ئازیزمانەوە بۆی کە بە شێوەیەکی بار زانیاری تاوەمان باتێ لەسەر ئەوەی کە ئەم فستیڤاڵە چۆن ئامادەکاری بۆ کراوە لە هەمان کاتیشە کە باسی گوڵەکەین جوانێکی خۆی پێوە دیارە ئەو گوڵانەی کە لەوێ بەشداریان لە فستیڤاڵە کردووە چه جۆرە گوڵەکەن و بەپێی وەرزەکان چۆن مامەڵیان لەگەڵاکرێ و خەڵکی چۆن پێشوازی لەم فستیڤاڵەکەن ئێمە بۆی زیاتر گفتوگۆ و زانیاری وەربگرین ئەچینە لای میوانی ئازیزمان ئەویش خاتووی سرامەجی دەندازیاری کوشت و کاڵە کە ئێستا ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمانەیە. خاتووی سرا سڵاو لێ بێ و بەیانی باش. بەیانی باش بێ خاتون. زۆر سپاس، بەیانی ئێوەش باش، بەیانی بینێرانیش باش. زۆر سپاس. خاتووی سرا ئەگەر وەکو ئەندازیارێکی کوشت و کاڵ ئەم فستیڤاڵی گوڵە لە شاری کەرکووک بەڕێواچێ فستیڤاڵەکە چۆن ئامادەکاری بۆ کراوە ئەو گوڵانەی کە لەوێ ئامادە کراون چ جۆرە گوڵێکن پێم خۆشە خۆت ئاماژەی پێبێ چکە بەپێی وەرزەکان جۆری گوڵەکانیشە گۆڕێت. بەڵێ ئەم فستیڤاڵە تایبەت بوو بە دوو جۆر گوڵ، ئەویش گوڵی داودی و گوڵی بنتڵقونسڵ بوو کە دوو جۆرن و هەردووکی ئەتوانین بڵێن هەر چوار وەرزەی ساڵ بە سەوزی دەمێنێتەوە، بەڵام تەنها لە وەرزی پاییزە گەشە ئەکات و گوڵەکانی دەرئەچێت و گوڵەکانی بە شێوەیەکی زۆر جوان دەرئەکەوێت و بە شێوەیەکی ڕەنگاوڕەنگی زۆر جوان دەرئەکەوێت کە ڕەنگەکانی ئەتوانین بڵێن سپی سادەی هەیە و ڕەنگی زەردی هەیە و ڕەنگی بەنەفسەجی هەیە و ڕەنگی پرتوقالیشی هەیە، ئەمانە بە سادەیی دەرئەکەون، بەڵام ڕەنگاوڕەنگیشی هەیە کە گەڵا بەگەڵا ڕەنگێک دەرەکەون تەنها لە ئینجانەیەکدا، نەک بڵێ ئینجانی جیاوازە یان لێکدانە خۆی لە خۆیان ئاوها دەردەکەوێت کە بە ڕەنگاوڕەنگ دەرئەکەوێت و بنتڵ ئەوە بە بۆنەی داودیەوە، بەڵام بنتڵقونسڵیش بە هەمان شێوە ڕەنگی زەردی هەیە، ڕەنگی سووری کاڵی هەیە، ڕەنگی سووری تۆخی هەیە، ڕەنگی سپی هەیە و ڕەنگی پەمبەیەکی هەیە، ئەوش بە هەمان شێوە ڕەنگی ڕەنگاوڕەنگیشی هەیە کە گەڵاکە یەک گەڵایە و بە شێوەی مخەتەت دەرئەکەوێت کە هەر خەتێکی و هەیە زەردە، هەیە زەرد و سەوزای هەیە زەرد و سپیە ئیتر ئاها بە لەو ناولەون دەردەکەوێت. زۆر باشە کاتە خاتووی سرا باست لە ئەم جۆرە گوڵانە کرد، پێمان بڵێ ئەم جۆرە گوڵانە تا چنێک لەگەڵ ژینگەی کوردستانە ئەگونجێن، چونکە ڕەنگە هەندێک گوڵ هەبێ لە وڵاتانی دەرەوە بێنێت بەرگەی ژینگەی کوردستان نەگرێت لەگەڵ ژینگەی کوردستان و ئاوە هەواکەی ئێرەیانە گونجێ. ئەم دوو گوڵە ئەتوانین بڵێ ناوخۆیە هەر لە ناو مەشتەلەکەیە ئینتاج ئەکرێت و ئینتاجی مەشتەلە دەرەوە نییە یاخودین وڵاتێکی کە نییە و ئەتوانین بڵێن لەگەڵ کەش و هەوای کوردستان و هەموو شارەکاندا ئەگونجێت و بنتڵقونسڵ و داودیش نەباتێکی خارجیە ئەتوانێت بەرگەی کەش و هەوای سەخت دەگرێت و بەرگەی کەش و هەوای هەتاو ئەگرێت کێشەی بڵێ ئەگەر کەسێک لە ماڵەوە ئەم دوو جۆرە گوڵی هەبێ شێوازی خزمەتکردنی ئەم گوڵانە ئەبێت چۆن بێ بەتایبەت لێستاە کە لە وەرزی پاییزین ئەبێت چەند ڕۆژجارێک ئاو بزێن کەمێ زانیاریمان لەسەر شێوازی خزمەتکردنەکەی پێ بڵێ. بەڵێ ئەم دوو گوڵە کێشەی نییە، شێوازی بەخێوکردنی لە ماڵەوە یان شتێک زۆر ئاسانە و هیچ کێشەیەکی نییە، ئەتوانرێت لە ماڵەکانەدا بنرێت هەتاوی بەرکەوێت و شێوەی ئاودانیشی کەمێک حەزی بە ئاوی زۆر ئەکەن وەکو جیاوازە لە نەباتەکانی تر کە ئەوان ڕەنگە ئاوی کەمتریان بوێت، بەڵام ئەمان ئاوی زیادیان ئەوێت هیچ کێشەیەکیان نییە. زۆر باشە. خاتووی سرا پێمان بڵێ لەم فستیڤاڵەیە ئەو کەسانی بەشدار بوون یاخود ئەو گوڵانەی کە لەوێ نمایشکراون هەر لە شاری کەرکووک بوون ئەو کەسانە یاخود لە پارێزگاکان و لە شارەکانی تری هەرێمی کوردستان و توانیانە بەشداری بکەن. بەڵێ ئەتوانین بڵێن لە هەموو پارێزگاکانی عێراقەوە بەشداریان کرد جگە لە کەرکووک، ئەتوانین بڵێن لە محافەزە جنوبیەکان و لە محافەزە شەمالیەکانیش هەبوون و بەشداریان کرد و کەسانی ناوداریش بەشداریان کرد. زۆر باشە خاتووی سرا ئەمڕۆ هێنی ڕەنگە هاوڵاتیان ئێستا کە بینەری ئەم بابەتەی ئێمە حەسکەن سەردانی ئەم فستیڤاڵە بکەم پێمان بڵێ ڕۆژانە لە کاتژمێر چەند بۆ چەنەوە ئەم فستیڤاڵە هەیە بۆی کە هاوڵاتیان بتوانن بێن سەردانی فستیڤاڵەکە بکەن و لە نزیکەوە جۆرە گوڵانە ببینن. بەڵێ فستیڤاڵەکە لە کاتژمێر 9 تا 7 ئێوارە بەردەوامە. زۆر باشە. لەگەڵ ئەوەی کە فستیڤاڵەکە بەردەوامی هەیە ئەو خەڵکانەی کێنە ئەوێ بۆ ئەوەی کاو گوڵانە بەدەستبێنن هەندێک جار لەوانەیە ماڵێک بێ بۆ ماڵەکەی خۆی دووسێ جۆر بەرێتەوە، بەڵام هەندێک جار لەوانەیە بۆ نمونە دەریەکی حکومی بێ شوێنێکی گشتی بێ کۆمپانیایەک بێ بیوێ ڕێژەیەکی زیاتری بوێت، ئەمانە تا چەند خەڵک داوای لەسەر گوڵەکان هەیە.
بڵێ تا ڕێژەیەکی زۆر خەڵکان چ دەوائرەکان بێت خەڵکی ئاسایی بێت زۆر داوای ئەکەن و زۆر داواکاری لەسرە و ئەم چەند ڕۆژانی ئاسایی بێت یاخود ڕۆژانی فستیڤالەکە بێ کەسانێکی زۆر سەردانی ئێرەیان کردبووە و مشتری ئەتوانین بڵین مشتریکی یەکجار زۆری هەبووە و داشکاندنیش کراوە بە نسبەی 10% بۆ هاوڵاتیان. زۆر باشە کاتە فیدباکی هاوڵاتیان باش بەوانی کە سەردانی پێشەنگاکەیان کردووە ئەوانی کێن ڕەنگار هیچ نەبێ گوڵێک بەرنەوە لەگەڵ خۆیانەوە نییە؟ بەڵێ بەتاکید و ئەتوانین بڵین زۆرتریانش بردەوە یەک تەنها یەکدانە نەبوو. زۆر باشە باسێکی ئەوش بکەین خاتویسرا تۆ ئەندازیاری کوشتتوکاڵی لەوانەیە گەر من هاوڵاتیەکی ئاسایی بین لەوانەیە شارەزاییمان نەبێت لە بەخێوکردنی ئەم جۆرە گوڵانە ئێوە لەوێ ئامادەن ئەگەر پرسیارێ بکرێت بڵێ چۆن ئەم گوڵا بینەوە چ کاتێک ئاوی بین لە چ شوێنێک هەم گوڵە دابنین کەش و هەواکەی چۆن بێت ئەو زانیاریانە بەخشن بە هاوڵاتیان؟ بەڵێ بەتەکید کارمەند هەیە کە ئەتوانن پرسیاریان لێ بکەن هەم خۆمان و هەم کارمەندەکانش ئەتوانن بە هەموو شێوەیەک جوابی پرسیارەکانیان بدەنەوە. زۆر باشە دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە فیستیڤالەکە بەردەوامی هەبێ و خەڵکانێکی باشتر زیاتر سەردانی بکەن و تاوەکو بینەری ئەو جۆرە گوڵانە بکە لە فیستیڤالەکە نمایشەکرێ. دووبارە سپاس بۆ تۆ خاتویسراکەم ڕوو ڕاستەخۆ لە شاری کەرکووکی خۆشەویستەوە کۆمەڵی زانیاری داینێ لەسەر فیستیڤالەکە. دەستە خۆش بە دووبارە سپاس بۆ تاوی زانیاریەکان.